ئەنیت باش ئەگە بکرێ پەیامی خۆتمان پێ بڵێ لە حوتەمین ساڵیادی کۆچی دوایی سەرۆک مام جەلال. بەڵێ وەک ئاماژەمان پێە بەردەوامین لە ڕووماڵی تایبەت بە حوتەمین ساڵیادی کۆچی دوایی سەرۆک مام جەلال. بڕیارە ئەمڕۆ لە حوتەمین ساڵیادی کۆچی دوایی سەرۆک مام جەلال لە شاری کەرکووک سەعات 5 ئێوارە مەراسیمێک بەڕێوە بچێت. پرۆگرامی بەیانی کورسان نوێژیش تایبەتە بە حوتەمین ساڵیادی کۆچی دوایی سەرۆک مام جەلال. بە سوپاسەوە بەڕێز خەلیل عەبدوڵڵا نووسەر و ڕۆشنبیرمان لەگەڵایە لە شاری هەولێر. کاک خەلیل بەیانیت باش. بەیانیتان باش. زۆر سپاس. کاک خەلیل سەرەتا با بزانین پەیامی بەڕێزتان چییە کامڕۆ حوتەمین ساڵیادی کۆچی دوایی سەرۆک مام جەلالە؟ لە حوتەمین ساڵڕۆژی کۆچی دوایی سەرۆک مام جەلالدا درود بۆ ڕۆحی پاکی دەنێرین. ڕاستە و بەجەستە ڕۆی، بەڵام فکر و بیر و باوەڕ و ڕێبازەکەی بەردەوامە یەکێتی نیشتیمانی کوردستان وەک هێزێکی کاریگەر لەسەر گۆڕەپانی کوردستان و عێراق و ناوچەکە ڕۆڵی خۆی ئەبینێ و لە خەبات و تێکۆشان و لە ڕێبازی سەرۆک مام جەلال بەردەوامە. بەڵێ کاک خەلیل، وەک ئاشکرا سەرۆک مام جەلال بەشێک لە وێزگەکانی ژیانی ڕۆژنامە نووس بۆ و نووسەریش بۆ لە هەمان کاتە. پرسیارەکەم ئەوەیە کە سەرۆک مام جەلال بەردەوام داکۆچی لە ئازادی ڕۆژنامەگەری کردوێتەوە، ئازادی ڕادەربڕین کردوێتەوە لە هەرێمی کوردستان و تەنانەت عێراقیش بۆ چوونتان لەو بارەیەوە. بڵێ سەرۆک مام جەلال ئەتوانین بڵێن لە دەرگای ڕۆشنبیریەوە هاتووەتە ناو سیاسەتەوە. بایەخێکی زۆری بە بواری فکری و ڕۆشنبیری داوە و وەکو ڕۆژنامە نووس، وەک تایپێز، وەک سەرنووسە نێر لە وێزگەکانی ژیانی خۆیدا بەشداری کاری ڕۆژنامە نووسی کردووە و سەرپەرشتی چەندین ڕۆژنامەی گۆڤاری کردووە هەر لە شەستەکانەوە و لە شۆڕشی نوێیە و لە دوای ڕاپەڕینیش مەسەلەی ڕۆشنبیری و ڕۆژنامەگەری بابەتێکی گرنگ بووە لای سەرۆک مام جەلال. و سەرۆک مام جەلال هەمیشە داکۆکی لە بیر و بۆچوونی ئازاد کردووە. هەموو جارێ ئەو ڕاستیەی دووپادەکردەوە کە ئەیوت لە ڕەخنە بگرن، لە مام جەلالەوە دەست پێ بکەن، لە ڕۆژنامە و میدیاکانی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە ڕەخنە بگرن. بۆیە ئەتوانین بڵێین سەرۆک مام جەلال پشتیوانێکی بەهێزی ڕۆژنامەگەری و ئازادی بیر و ڕابووە لە هەرێمی کوردستان و لە عێراقیشدا. بەڵێ کەواتە کاک خەلیل، ڕەوشی ئازادی ڕادەربڕین چۆنە بە شێوەیەکی گشتی بە تایبەت لە دوای غیابی سەرۆک مام جەلال؟ ئێمە ئەتوانین بڵین کۆچی دوایی سەرۆک مام جەلال لە سەر هەموو ئاستەکان یعنی کاریگەری هەبووە و لە زۆر بوارە، لە بواری سیاسی، لە بواری دیبلۆماسی، لە بواری ئازادی ڕۆژنامەگەری ئەتوانی بڵێن لە هەموو ئەو بوارانەدا پاشەکشە کراوە. چونکە سەرۆک مام جەلال وەکو سەرکردەیەکی سیاسی، وەکو کەسایەتیەکی نێودەوڵەتی، وەکو کەسایەتیەکی گرنگ لەسەر ئاستی هەرێمی کوردستانیشە ڕۆڵی گرنگی هەبووە لە هەموو بوارەکانی سیاسی و ڕۆشنبیری و بە تایبەتیش بایەخی زۆری بە بواری ئازادی و ئازادی ڕادەربڕین. ئەتوانین بڵێن کۆچی دوایی سەرۆک مام جەلال لە هەموو بوارەکاندا کاریگەری هەبوو و پاشەکشە هەبووە. بەڵێ کەواتە کاک خەلیل، سەرۆک مام جەلال بەردەوام لە قۆناغەکانی ژیانی تەنانەت کە بووە سەرۆک کۆماری عێراقیش بایەخێکی زۆری بە کللتور داوە بە شێوەیەکی گشتی و تەنانەت ڕۆژنامەوانیش. بۆ چوونتان لەو بارەیەوە؟ بەڵێ هەمیشە سەرۆک مام جەلال بایەخی بە کاری ڕۆشنبیری و کاری کللتوری یاوە و ئەبینین لە شەستەکانەوە بایەخی یاوە. لە دامەزراندنی یەکێتی نیشتیمانی کوردستاندا لە یەکەم کۆبوونەوەی دەستەی دامەزرێنەرە بڕیاری ئەوە ئەدا کە دوو ڕۆژنامە دەرکەن، ڕۆژنامەیەکیان بە زمانی کوردی ڕێبازی نوێ، ڕۆژنامەیەکیان بە زمانی عەرەبی بە ناوی ئەششەرارە. لە دوای ڕاپەڕینی شەر بایەخی بە ڕۆژنامەگەریەوە بە کوردستانی نوێ بە کوردی و ئەلیتیحاد بە عەرەبی. مام جەلال
لە هەموو قۆناغەکانی ژیانیدا بایەخێکی گەورەی بەکای ڕۆشنبیری داوە. هەمیشەش ئامۆژگاری نووسەران و ڕۆژنامە نووسان و میدیاکارانی ئەکرد کە بڕوایان بە چەپکە گوڵەکە هەبێ و بە زمانی گوڵ بنووسن. بەڵێ کەواتە کاک خەلیل بڵاوکردنەوەی ڕۆژنامەی ئیتیحاد و کوردستانی نوێ دەواازەیەک نەبوو بۆ ئەوەی کە ئاستی ڕۆژنامەوانی لە هەرێمی کوردستان بە ئاقارێککە بڕات و پێشکەوتنی بەرچاو بخۆیەوە بینێت. بڵێ ئەتوانین بڵێن ڕۆژنامەی کوردستانی نوێ کە یەکەم ڕۆژنامەی ڕۆژانەی دوای ڕاپەڕین بوو بووە قوتابخانەیەک بۆ پێگەیاندنی دەیان نووسەر و دەیان ڕۆژنامە نووس لە هەموو بوارەکانی سیاسی و کەلتوری و بوارەکانی ئابووری و لە هەموو بوارەکانی ترا ئەم ڕۆژنامەیە خزمەتی بە خوێنەرانی کوردستان لە هەر چوار پارچەی کوردستاندا کردووە. ڕۆژنامەی ئیتیحاد وەکو ڕۆژنامەیە کە بە زمانی عەرەبی بۆ خوێنەری عەرەب دەرچوو ئەویش بە هەمان شێوە دەوری گرنگی هەبووە لەسەر ئاستی کوردستان و لەسەر ئاستی عێراق و ناوچەکەش وە سەرۆک مامجەلال پشتیوانێکی بەهێزی هەردوو ڕۆژنامەکە بووە و هەر ئەو دوو ڕۆژنامەیە گۆڤاری ڕێبازی نوێ و چەندین ڕۆژنامە و بڵاوکراوەی تر دەرچووە پشتیوانی دەرکردنی کتێب و وەرجێڕانی کتێب و یعنی سەرۆک مامجەلال بایەخی بە هەموو کایەکانی ڕووناکبیری و فکری و ڕۆشنبیری داوە. بەڵێ بەڕێز خەلیل عەبدوڵڵا وەک خۆت بەڕێستان ئاماژەتان پێیا سەرۆک مامجەلال بە هونەرمەندان و ڕۆژنامە نووسانی وت با سەرەتا ڕەخنەکانتان لە منەوە بێت. سەرۆک مامجەلال ڕەخنەی بەردەوام قوبوڵ کردووە بەڵام ئەوەی ئێستا بەدی ئەکرێت کە بەشێک لە سەرکردەکان یاخود زۆربەی سەرکردەکان ئامادەنین ڕەخنە قوبوڵ بکەن بۆ چونتان لەو بارەیەوە. سەرۆک مامجەلال هەتا لە پارکی ئازادی شوێنێکی دروست کردوتی لە هەفتانە بچن لەو شوێنە ڕەخنە بگرن و لە مامجەلالەوە دەست پێ بکەن. چەندین جار جەختی کردوتەوە کە ڕەخنە نابێتە ڕووخاندن، ڕەخنە ئەبێتە بنیادنان، ئەبێتە ئەوەی کە تۆ بە هەڵەکانتە بچیتەوە و خۆت پێشخەی. بۆیە هەر سەرکردە و هەر لایەنێک لەگەڵ ڕەخنە نەبێت ئەوە خۆی زەرەرەکات وە ڕەخنە هیچ سیستەمی و هیچ دەسەڵاتێک ناڕوخێنە بەس ڕەخنە وا لە هەموو لایەن و کەسایەتیەکە کاکە هەڵەکانی ببینی و پێداچوونەوەی بۆ بکەوە. بۆیە لەو ڕوانگەیەوە سەرۆک مامجەلال هەمیشە بایەخی بە ڕەخنە و ڕەخنە لە خۆگرتن لە بواری ڕۆژنامەگەری لە بواری حیزبیشتا یەکێک لەو مەبدەئانەی کە دایمە باسیە کرد کە دەبێت ئەندامان و کادرانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ڕیزەکانە بڕوان بە منەمای ڕەخنە لە خۆگرتن هەبێت چونکە ڕەخنە عاملێکی کاریگەرە بۆ پێداچوونەوە بۆ بینینی هەڵەکان و بۆ ئەوەی ئەو هەڵانە جارێکی تر دووبارە نەبنەوە. بەڵێ کەواتە کاک خەلیل لە ئێستاش پێویستمان بە سیاسەتی حەکیمانی سەرۆک مامجەلال نییە لە سەرجەم بوارەکانە. بەڵێ ئێمە ئەتوانین بڵێن سەرۆک مامجەلال خەرمانێک لە کللتوری سیاسی و ڕۆشنبیری و ڕێبازێکی ڕوون و ڕۆشنی بۆ بەجێهێشتن. بۆیە بەردەوام بوون لەسەر سیاسەتی مامجەلال یەکێتی نیشتیمانی کوردستان واکە کە زیاتر گەشە بکە هەروەکو گەشەی کردووە بینی ئێستا یەکێتی نیشتیمانی کوردستان کە لەسەر سیاست و فکر و تێڕوانینی سەرۆک مامجەلال بەردەوامە هێزێکی کاریگەرە لەسەر ئاستی کوردستان و لەسەر ئاستی عێراقیش. بەڵێ بەڕێز خەلیل عەبدوڵڵا نووسەر و ڕۆشنبیر سپاس کە ڕاستەوخۆ لە شاری هەولێرەوە لەگەڵ مابووی. بەڵێ بەردەوامین لە ڕووماڵی تایبەت بە حوتەمین ساڵیادی کۆچی دوایی سەرۆک مامجەلال